پەیامی من ئەوەیە داوا لە هەموو هێزە سیاسیەکانی گەلی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستانەکەم بتوانن یەکگرتوو بن و کێشە ناوخۆیی و شەخسیەکانیان وەلا بنێن و بتوان بە یەک هێز و بە یەک دەن و بە یەک ڕەنگ هەوڵەکانیان چڕ بکەن و یەک بخەن بۆ ئەوەی بتوانن مافی گەلی کورد بەدەست بێن و چیتر مافی گەلی کورد لەوە زیاتر دوانەکەوێ و ئێمەش بتوانین خاوەنی کیان و قەوارەیەکی سربەخۆیی خۆمان بین بە تایبەتی لە ناوچە کێسەرەسەرەکان و ناوچەی کەرکووک کورد بتوانێت بە یەک لیست داببەزێت بۆ ئەوەی توانێت کورد پێگەی کورد دەنگی کورد پەرتەوازە نەبێ و بتوانن مافی ڕاستەقینەی خۆی دەنگی ڕاستەقینەی خۆی لەو شارەدا بسەلمێنن. دروست نەبوونی یەکێتی نەتەوەیی کورد هۆکارەکان زۆرن. یەکێک لە هۆکارەکان ڕەنگە ئەوە بێ هەر حەزبە و بەرژەوەندی حیزبی و بنەماڵەیی وای کردووە کورد نەتوانێت یەکێتیەکی نەتەوەیی تۆکمە و بەهێز پێک بهێنێ. دەبێت وەکو عەرزم کردن دەبێت بەرژەوەندی حیزبی و شەخسی و بنەماڵەیی وەلا بنرێت و بەرژەوەندی تاکە کەسی بەرژەوەندی ڕاستەقینەیی لە پێشینەی نەتەوەیی گەلی کورد لە پێش بێ و ئامانج بێت. ئەرکی هاوڵاتیان ئەوەیە پشتگیری لە هەرێمی کوردستان بکەن، پشتگیری لە قەوارەیەکی سربەخۆ بکەن، پشتگیری لەو لایەنانە بکەن کە بەڕاستی نوێنەری گەلی کوردن و بە پاچی نوێنەری کوردن و لە گەندەڵیەوە نەگلاون. هاوڵاتیەک داوا لە لایەنە سیاسیەکانەکەم هەوڵ بدەن ئەوان ئەم حکومڕانی وڵاتە بن بەدەستەوە سەرپەرشتیەکەن داوایان لێ یەکەم یەکڕیماسی کورد یەک بگرێت بۆ ئەوەی کوردمان لە کەرکووک و ناچۆ دابراوەکان وەکو ساڵانی تر نەبێت ئەم ساڵ هەموو کورد یەک بگرێت و هەموو حیزبەکان یەک بگرن. یەکریزی کورد حیزبەکانە تەبعاً تەمان حیزبە ئەم جا یەکریزی کوردە خۆی یەکێتیە پارتیە لانەکانی ترە داوا لە هەموو ئەو لانانە ئەەکەم کە یەکریزی ناوی کورد بپارێزنەوەی کە نایەتە ناو یەکریزی ناوی کورد ئەوانە بەڕاستی کورد نین بە کوردیان نازام لەبەر ئەوەی یەکریزی ماڵی کورد هەتا بپارێزی باشترە و هیوادارم هەمویان دەستخەنە ناودەستی یەک و کورد سەرخەن. 27 ساڵە شۆڕش کرا و 27 ساڵە ڕاپەڕین بووە. دوو بنەماڵە بوون بە حکوومەتێک و بوون بە مشەخۆری ئەم میلەتە و میلەتی چاو ناکات و بوون بە مجموعەی خەڵکیان کردو بە کۆیلەی خۆیان داواکەم لە میلەتە چاو بکاتەوە من داواکەم ئەم میلەتە خۆی چاو بکاتەوە واز بێن لەم دوو بنەماڵ و ئەم حیزب بێنە و تکاتان لێ ئەەکەم میلەت چاو بکەنەوە ئەوەتە دراوسەکانمان چی ئەکەن دراوسەکەمان هەمووان خوێنمان نەخۆن ئێسقانمان شکێنن داواتان لێ ئەەکەم نە باوەڕ بە تورکیا بکەن نە بە ئێران بکەن نە بە عێراق بکەن نە بە هەموو کەسێک ئەمانە دوژمنی ئێمەنەوەتە ئەفرین و کۆبانی ئەوەتە کوردستان هەمووی بە جارەوە جەلەولایە ئەوە شنگارە ئەو هەمووی ئەوەی هاتووە خەڵکی نە داواتان لێ ئەەکەم تو خوا چاوتان بکەنەوە و بە ویژدان و سەیری ئەم خاک و ئاوا بکەنەوەکانمان نەوەیەکی داما و پەروەردە نەکەین نەوەیەکی چاوکراوە پەروەردە بکەین ئەوە کاریم ئەوەیە نەوەکانمان پەروەردە بکەین بە ڕێگەپێکی بە خاکپەرستی بە وڵاتپەرستی بە دراوسەیەتی بە حەقد و کین نەمێنێت